والله سەرەتا ئەمە بەڕاستی یعنی پێمان خۆش نییە ینی ئەو خەڵکە کە قەیرانی دنیاییان لۆ دروست کردیە قەیرانی دینیشی لۆ دروستکەن ئەمە پێمان باش نییە ئەو خەڵکە لە زیاتی کێشەی لۆ دروست کێشەی حەلکەن کێشەی لۆ خۆیان لۆ خەڵکیش دروست بکەن بۆ ئێمارتی زووە داوا دەکەین ئینشاءالله ئەو خەڵکە ئەوەی کە معنی نییە بە قەزیەک بە شتێک قسەی لە خۆیەوە نەکە بەڵکو خوا فەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کونتم لا تعلمون بەڕاستی ئەوەی کرایە کە شتێکی زۆر گەورە بووە و زۆر ناڕێک بووە لە وڵاتەی خۆمان دەبینین يعني قرآن خوێندیانیان گوتی عەوذ بالله من الشیطان الرجیم وتیانە بە برای یەزیدیەکان يعني معقولە زۆرینەی مسلمانان ئەتوو کەمێنیەکە ڕێز لە زۆرینەکەی نەگری تەمەنەوە جارێک یەکەم و دووەم و سێم و چوارەم نییە بەخوای خوا غەزەبمان لێ دەکری بەخوای خوا تڕۆمان دەکا يعني ئینسان با لە خوای بترسێ بە قورئان دوای بەر شەقی خوای گەورە دەکەوی وەزعمان گەلە باشە وەزعمان گەلە چاکە ڕۆژانە بووینە مازەلا خەڵک کاری کە قساس دەکەم ئەوێت دەکەن ئینشاءالله پێشەوی دروست دەبێ شار وڵاتی خۆمان خۆش دەوێ هەرچی زۆر خەڵکە عاقلەکان بێنە قسە ئەو خەڵکە بێعاقلانە عاقل بکەن ئینشاءالله